لەماوەی چەند ڕۆژێکە سلێمانی بە بۆنەی هاتنی ساڵی تازەوە بەردەوام لە ڕازاندنەوەدایە و هەروەها ئەمڕۆژ لێرە فستیڤاڵی کارسازی ئەنجام دەدرێت. هاتوونێتە ئێرە دیمەنەکانی ئێرەتان بۆ بگوازینەوە و بزانین ئەم شتانەی کە لێرە نمایش دەکرێن چین و ڕای هاوڵاتیان وەربگرین. بەشداریمان کرد لە فستیڤاڵی ئین سلێمانیە کە بۆ ئەو بزنجانەیە کە بچووکن و خاوەنکاری خۆیانن. یەکتر لە چالاکیەکانی ئین سلێمانی ئەم ساڵ کردنەوەی ئەم مارکەتی ئین سلێمانی کە زیاتر لە 100 کارساز یاخود 100 براندی کوردی تێدا بەشدارن لە کوڕ و کچی گەنجی ئەم شارە. هیوادارم حکومت ئاورێک لەمانە باتەوە زوو ئاو پێشانگەیان بۆ بکاتەوە. لەوانەیە بە شتێکی کەمی ببینن ئەگەر کەسێک بێت شتێک لە ئێمە بکرێ، بەڵام بۆ ئێمە پشگیرێکی زۆر گەورەیە. بەشداریکردنمان لەم جۆرە بۆنانە لەم جۆرە ئیڤێنتانە دەورێکی زۆر باش هەیە بەتایبەت سمۆڵ بزنسەکان. ئێمە وەکو سۆسکەی کەریکە شیرینی و کێک دروست دەکەین. بەشداریمان کرد لە فستیڤاڵی ئین سلێمانیە کە بۆ ئەو بزنجانەیە کە بچووکن و خاوەنکاری خۆیانن و هەروەها ئەم فستیڤاڵە پێکاتوە لە کاری خۆماڵی و شیرینی و هەموو کەسانی کە کاری دەستیاوە تا خواردن ئەکەن. ئێمەش وەکو سۆسکەی کەری بەشدارین بە چەند شیرینیە کە شیرینەکان بابەتی سەری ساڵنیان ئەوەتانێ شیرینی خواردنن، بەڵام زیاتر تەرکیزمان کردە سەر سەری ساڵ لەبەری نزیکە بینەوە لە سەری ساڵەوانێ. حەزم کردبێن بۆ سەردانی ئەم پێشانگایە هاتوون بەلای ئەو خانمە دەزڕەنگیرانە بزانم خواردنەکانیان چۆن دروست کردو چکە زۆریان تیا خواردنیان زۆر تایبەتە. مش حەزم کرد وەکو هاوڵاتیەک بێم ئێرە سەردانیوانە بکەم هاتوون بە تایبەتی ئەم خانمە خواردنەکانی زۆر بەلەزەتە، شتەکانی زۆر جوانە. هیوادارم حکومت ئاورێک لەمانە باتەوە زوو ئاو پێشانگەیان بۆ بکاتەوە. سپاس بۆ هاتنتان. پلاتفۆرمی ئین سلێمانی پلاتفۆرمێکی تازەیە کە تایبەتە بە فستیڤاڵ و بۆنە چالاکیەکان لە ناو شاری سلێمانیە. ئین سلێمانی واتە لە ناو شاری سلێمانیە. ئێمە لە ناو شاری سلێمانیە شەقامی سالممان هەڵبژارد. تەواوی چالاکیەکانمان لە شەقامی سالمایە بە درێژایی شەقامی سالم. هەموو ڕۆژێ لە کاتژمێر 7ەوە لە 25 مانگەوە بۆ 30 مانگ، لە کاتژمێر 7 ئێوارەوە بۆ 11 شەو لە 4 خاڵی جیاوازە بە درێژایی شەقامی سالم. ئێمە گۆرانی میوزیکمان هەیە، چالاکیمان هەیە بۆ مناڵان لە ڕەنگکردنی ڕوخساری مناڵان لە باڵۆن و لە دیاری و لە گەیم زۆنمان هەیە، زۆنێکی تایبەتە بە یاری هەمووی بێ بەرامبەرە. ئامانجی ئێمە لەم پلاتفۆرما ساڵانێکی زۆرە شاری سلێمانی وەکو شارەکانی تری کوردستان بێبەشە لەم فستیڤاڵانە، بێبەشە لە کۆبوونەوەی جەماوەری. ئەم ساڵ بیرمان لەوە کردبووی کە دووبارە خۆشی و کامرانی بگەڕێنینەوە بۆ نێو دڵ و دەرونی خەڵکی شارە حیاتەکە. بڕیارماناکە ئین سلێمانی دروست بێ، ئینشاءڵڵا بەردەوامیژە بین. یەکێکتر لە چالاکیەکانی ئین سلێمانی ئەم ساڵ کردنەوەی ئەم مارکەتی ئین سلێمانی کە زیاتر لە 100 کارساز یاخود 100 براندی کوردی تێدا بەشدارن لە کوڕ و کچی گەنجی ئەم شارە کە بەشێکیان کاڵا و بەشێکیشیان کاری دەستی و خواردنەوە. ئەمڕۆ من لێرە بەشدارم بە دروستکردنی مۆمی سروشتی لەسەر شکڵ و شێوەی جیاواز و بەڕەنگی جیاواز و بۆنی جیاواز. بەڕاستی کارێکی تا بڵێ جیاواز بوو، چکە چەند ساڵێکە لە سلێمانی کاری لەم شێوە نەکراوە. مۆک هاندانێکە بۆ ئەوانەی کە کارەکانیان لە سەرەتایە و دەستیان پێکردووە و چۆن بڵێ لەوانەیە بە شتێکی کەمی ببینن ئەگەر کەسێک بێت شتێک لە ئێمە بکرێ، بەڵام بۆ ئێمە پشگیرێکی زۆر گەورەیە. بەشداریکردنمان لە ڕێگەی ئەم سۆشیال میدیاوە بوو لەم جۆرە فستیڤاڵە کە ئین سلێمانی پێی هەڵسا بوو. ڕاستی بەشداریکردنمان لەم جۆرە بۆنانە لەم جۆرە ئیڤێنتانە دەورێکی زۆر باش هەیە بەتایبەت سمۆڵ بزنسەکان بەتایبەت خاوەنکارە دەستیەکان کە ئەوانەی سەرەتا ئەسنە ناو کاری دەستی و یاخود ئەسنە ناو کاری خۆیانەوە بەشداریکردن لەم جۆرانەی ینی هەلو دەرفەتێکی زۆر باشیان پێبەخشێ و هەندێکی زۆر باشە بێ بۆیان.